ماوەی چەند ساڵێکە لەسەر پرسی نەوت و بووجە کێشە لە نێوان هەرێمی کوردستان و ناوەنددا دروست بووە. بۆ هۆیشەوە حکوومەتی ناوەند بووجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی ڕاگردووە. لە ئێستاشدا و لەگەڵ دەستپێکردنەوەی گڕێکی تری دانوستانەکانی نێوان هەردوولا ڕۆژنامەنووسانی خانەقین داوا دەکەن کێشەکانی نێوان حکوومەتی هەرێم و ناوەند کۆتایی پێبهێنێت و هەردوولا نەرمی بنوێنن. ئەمەش لە پێناو چارەسەرکردنی قەیرانەکان و باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان. ئێمە داواکاری من لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی بەغداد چارەسەری ئەی کێشەی لە بکەن ئەی مشکلەی فرە گەوراسن ئەرا خەڵق کوردستان و عێراقیش لە بنێ ئەوەیە کارەکە فرە دریژەوبی ڕاستی عالم یعنی بیزار بی نەڕاتب هەستنە کاری هەستنە باری هەسفا ئەی مشکلەی نەفتە و مشکلەی ئابووریە و ڕات بەگانە بەشکە حەلی بکرێ دەرامان وە زووتر. ئێمە داواکارین لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەر کێشەکان ناوخۆیانەوە بکەن ئەرە ئەوەی تا موچە بنارن و کێشەکان نەفت و چونکە ئەیە 4 ساڵە هەرێم کوردستان فرە بەدبەختی دیە و ئەی قەیرانە فرەی این کێشەرایان دروست کردیە لە ناو بازار و ینی موچەیان نییە و فرە بەدبەختی دینە کوردستان دیە چارەسەری بکەن ئەرایان و داواکارین ینی ئەی حل ئەی مشکلە بکەن. ماوەی زیاتر لە 4 ساڵە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەهۆی قەیرانی داراییەوە لە ڕەوشێکی نەهەمواردان. لە ئێستاشدا بۆ تێپەڕاندنی قەیرانەکان لە هەرێمی کوردستان چاوەکان لەسەر ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و ناوەندە. داواکارم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ ئەو پەیوەندیە هەیە لەگەڵ حکوومەتی مەرکەزیە تۆزێک نەرمی بنوێنێ بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێ کێشەی نەوتە کێشە فرۆکەخانەیە کێشە سنووریەکانە لە پێناوی باشکردنی گوزرانی خەڵک هەروەکو ئاشکرایە خەڵک ئەمڕۆ لە قەیرانێگا با بڵێ موچە نییە خەڵک گوزەرانی باش نییە. من حەزەکەم داواکارم کە حکوومەتی هەرێمی کوردستان تۆزی نەرمی بنوێنێ. شەقام و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ تێپەڕاندن و چارەسەرکردنی قەیرانەکان لە ئێستادا ئومێدیان بە لێکنزیبوونەوە و ڕێکەوتنی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندە بۆ ئەوەی بتوانرێت لە ڕێگەی ڕێکەوتن لەسەر دۆسیەی نەوت و پرسی ڕەوانەکردنی موچە و بووجەی هەرێمی کوردستان کۆتایی بە ناکۆکیەکانی نێوانیان بهێنن. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، خانەقین.